هونەری گۆرانی و میوزیک لە شاری سلێمانی لە ساڵانی چلەکانەوە سەری هەڵداوە، بەڵام لە ناوەڕاستی ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو کاتێک تیپی مۆسیقای سلێمانی دامەزرا بووە وەرچەرخانێکی نوێ لە بواری هونەری گۆرانی و موزیکی کوردیدا، چونکە پێش ئەو سەردەمە تەنیا لە قوتابخانەکاندا تیپی سرودیان دروست دەکرد و سرودە نیشتمانیەکانیان دەگوتەوە. تیپی ڕەشیدی بەقاهینی تیپی مۆسیقای فنونی شعبی، گروپی فنونی شعبی هی هونەرە میلیەکان با بڵێن هاتن بۆ سلێمانی بە سەرپەرشتی خوا لەخۆش بوو ئامیدی مەسرحی عێراقی حەقی شەبلی کە هات بۆ ئێرە ئەم هەواڵانی ئەبیستکەوە ئێمە ئەو چالاکیەکەین زۆر ئاماژەی پیاین و زۆر دەستخۆشی لێکردین سێ چوار مادەمان ئامادە کرد مۆسیقەیەک بوو لەگەڵ دوو گۆرانی و ئەبزانی یا سێ گۆرانی بوو تقریباً استقبالێکی زۆر گەرم کرا لێمان و هەر لەوێشە ئەو مۆسیقیانی کە لە تیپی هونەری ڕەشید کاریان کرد ئەعجابی خۆیان دەربڕی بە توانای ئەو گروپە کە تازە بووین و هەر لەوێشە کە پێش بچین سەرشانوتمان بەناوی چیۆ تەقدیمەکەین من اقتراحم کردوتم با بەناوی تیپی سلێمانی و هاتوین بۆ سلێمانی مەموو خەڵکی شاری سلێمانی و بەناوی تیپی سلێمانی تەقدیمەکەین جەماعەت ڕێیەکان پێ باش بوو هەموو وتیان باشە. دوای ئەوەی کەوە هونەرمەند قاردیلان لە تیپی مۆسیقای مەولەوی چوو بۆ ئەوروپا وردە وردەیتر ئەو تیپە لە گۆڕەپانی مۆسیقا و گۆرانی کوردیان نەمان بۆشاییەکی هونەری دروست بوو لە شاری سلەیمانیە. ئێمە ئەو سەردەمە کۆمەڵێ لاو بووین تازەوە خەریکی فێربوون و ڕاهێنان و حەز بە مۆسیقا و حەز لەسەر شان و دەرکەوین و ئەلەو بابەتانە ضرورەتێ بوو کە شاری سلەیمانی تیپێکی مۆسیقای سلێمانی هەبێت. لەو کاتەوە ئەمە دروست بووە طبیعی هەموو مەسەلەیەکی هونەر ینی کە ڕێچکە ئەشکێنێت هزرێکی نەتەوەیی لە پشتە ئەم هزرە نەتەوەیە وای لە هونەرمەندانە کردووە کە ئەو بربەستانی هەبوون کە بیشکێن و وە شتێک دروستکەن کە ناوی تیپی مۆسیقای سلێمانی بێ ئەوە بەرهەمەکانی ئەتوانین بڵین بەتایبەتی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشووریان تەنیوە. تیپی مۆسیقای سلێمانی لەسەر شێوازێکی زانستی دامەزرا و گرنگی زۆری دەدا بە ڕەسەنایەتی هونەری کوردی و توانی ئاستی هونەری گۆرانیە فۆلکلۆری میلیەکان بەرز بکاتەوە. ئەگەر مۆسیقەکانی ئەو کاتە بە بیر و هۆشێکەوە بە هوزرێکەوە ڕوانی بێتیانە هونەری کوردی پێش دروستبوونی تیپی مۆسیقای مەولەوی و تیپی مۆسیقای سلێمانی ئەبینین کارەکانی ئەو کاتە ئەتوانی بڵین لە چوارچێوەی گۆرانی میلیا بووە. تیپی مۆسیقای سلێمانی بەڕای من ئەتوانم بڵم وەرچەرخانێکی هونەری گەورە بوو لە مێژووی مۆسیقا و گۆرانی کوردیە. سەرنجی هەموو ناوچەکانی تری کوردستانی گەورەی ڕاکێشە لە فترەیەکی کەمە. ئەو کاتە وەسایلی ئەعلامیش هەر ڕادیۆ و دوایی تەلەڤیزیۆن پیا بوو. گرفتی سیاسی زۆر بوو بەڕاستی ئێمە زۆر سڵمان لەوە کردوکەوە ڕۆژە ڕۆژان تەکلیفان لێ بکەن بە باڵای حیزبی قاعیدە هەڵێن یا بە باڵای خوێنخۆرێ هەڵبەین یا شتێکی ئەوە لەبەرو دایمە بە حەزەرەوە تەعاملمانە کرد لەسەر شتە نەشتەتوانی ئینقیتاع بکەی بە نهائیەن بڵی نایکەم و لایکی کەوتۆ چالاکی بنوێنی زۆر جار بەناو عەبیانوێگە هاتین بەعزە جار قوبوڵەکرا بەعزە جار ئامانزاری قوبوڵ ناکرێ یعنی خۆمان تەوازنی خۆمان ڕاگرتبوو لەناو جەوەکە. بڕیارمان نا کە پەیوەندی بە شۆڕشەوە بکەین بەچی شەوە بەو ئامێرانەی کە هەمانە بۆ ئامێرانی کە بە هەنێکی هینی چالاکی قوتابخانەکان بۆکو ڕیکۆردەرێکی زۆر باشمان هەبوو بۆیە سەر لە ئێوارەیەک شارمان بەجێهێشت بەرەو قەڵاچوالان و لەوێ پارتی دیموکراتی کوردستان لەخی چوار لەوێ بوو پەیوەندیمان پێوەکردن و ئەوان ئامادەباشیان بۆ کردین و لەو ساتەوە پەیوەندیمان کرد بە شۆڕشەوە.
زروف هاتە پێشەوە زروفێکی ناموار هاتە پێشەوە بووکەوە هەموو بەرەو شاخ ڕۆشتین شۆڕش دەستی پێ کردەوە تیپی مۆسیقای سلێمانیش بە سەر جەم ئەندامەکانیەوە تقریبا ئەگەر بڵم 9 ڕۆشتین ئیتیحاقمان کرد لەگەڵ هونەرمەندانی تر لە شارەکانی کە تیپی مۆسیقای شۆڕشمان دروست کرد. لە ساڵانی هەشتاکاندا تیپی مۆسیقای سلێمانی ناوێکی گەورە و باشیان هەبوو لە پانتایی هونەری کوردیدا و بوونە تیپێکی نمونەیی لەسەر ئاستی عێراق. ئەحسان فواد خوا لێی خۆش بێ ئەو مدیری سەقافەی کوردی بوو لە شاری بەخا. بیرۆکەیەکی جوانی هەبوو کە میهرەجانێکی گەورە بۆ هونەری کوردی بکات. هەموو تیپەکانی کوردستانی بان کرد وە خەڵاتیشی دانا بۆ باشترین تیپ و باشترین کاری هونەری. ئەو تیپی سلەیمانی باشترین خەڵاتی وەرگرت لەو میهرەجانە و جوانترین بەرهەممان برد. ئێمە وەکو خۆمانە بینەوە کە عریقترین تیپین کۆنترین تیپین کە لە کوردستان و لە مەنتیقەکایە ماوەتەوە بەڕاستی. ئەوە تەمەنی ئەچێ بەرەو 50 ساڵ. کەم گروپ هەیە لە ڕۆژهەڵاتە بە تایبەتی ڕۆژهەڵات ئەڵێم چکە ڕەنگ ئاگام نەبێت لە وڵاتانی تر کە تەمەنی گروپێکی مۆسیقا نزیکەی 50 ساڵ. گرنگی ئەو تیپە لەوەدایە کە تاوەکو ئێستا لە نێوەندی هونەری و ڕۆشنبیریدایە و بەردەوامە لە داهێنان و نوێبوونەوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەو بناخە بتەوەی لە سەرەتادا بنیادیان ناوە. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمانی.